لاوانی هەولێر لە لاوانی کەرکووکی بردەوە سوودی لە یەکسانی زاخۆ بینی بەرامبەر شێوانەواتە پێشەنگی یانەکانەوە. لە یارەکانی هەفتەی نوێمی خولی لاوانی نایابی کوردستاندا هەولێر میوانداری کەرکووکی کرد. هەولێر لە سەرەتاوە کۆنتڕۆڵ یارەکەی کرد و بەهێرشبردن بۆ سەر گۆڵی تیپی میوان دەستی پێکردو. دوای لە دەستدانی چەند هەلێک لە خولەکی 22 بەڵێن وشار گۆڵ یەکەمی هەولێری تۆمار کرد. لە کێمی دووەمدا کەرکووک باشتر دەرکەوت و هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا. سەرکەوتوش بوو کاتێک لە خولەکی 50 علی عەدنان گۆڵ یەکسانی بۆ کەرکووک تۆمار کرد. بەڵام هەولێر سوور بوو لە سەرکەوتن بۆیە لە خولەکی 76 ڕابەرخالید گۆڵی دووەم و سەرکەوتنی هەولێری تۆمار کرد. بەمەنجامە لاوانی هەولێر بە 16 خاڵاتە پێشەنگی خولەکە بە جیاوازیە گۆڵ لەگەڵ زاخۆدا.